ڕۆژی ئاڵا ڕۆژێکی زۆر پیرۆزە چونکە ئێمە هەندێک کەسێ ئاڵاکەمان داگرن بەڵام ناتوانن و هیچ کاتێکش ناتوانن. هیوادارم هەموو کوردێک لەم ڕۆژەی ئاڵای کوردستان هەڵکات تاوەکو بیسەلمێنین کە ئێمە کوردین. ئێمە ئەمڕۆکو قوتابخانە ڕوانسەری بنەڕەتی کچان هەستین بە ئامادەکردنی چەند چالاکێک لە قوتابخانەکەماندا وەکو نمایشی شانۆگەری و چەند هۆنراوەیەکمان پێشکەش کردووە باسمان لەوە کرد کە کێ بۆتە هۆی دامەزراندنی ئاڵای کوردستان و کوردستان چ کولتورەیەکی جوانی تایبەت بەخۆی هەیە. کۆمەڵە کاری جوان و جیاوازمان ئامادە کردووە هەم لە هەڵکردنی ئاڵای پیرۆزی کوردستان و پێشکەشکردنی شانۆگەری و کاری دەستی خوێندکاران کە خۆی دەبینێتەوە لە دروستکردنی ئاڵای پیرۆزی کوردستان. ئەم ڕۆژە پیرۆزە لە ڕەواندزیش بەرز ڕاگیرا بە ئامادەبوونی هەموو لایەک لەم ڕۆژەدا پیرۆزبایی لە خەڵکی خۆمان دەکەین لە هەر چوار پارچەی کوردستان هیوادارین هەموو ساڵێک بە خۆشی و یادە بکرێتەوە. ئەمان لەم ساڵاتی ئەوەیە پابندبوونە بە ڕێنمایانێکە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرچن کە ئەمڕۆ ڕۆژی هەفتەی 12 ڕۆژی ئاڵای کوردستانە و زیاتر گەشت و نەشونماکردنی گیانی نەتەوایەتی و ڕێزگرتنی ئاڵای پیرۆزی کوردستان و پەروەردەکردنی ئەو هەستەیە لە ناخی جیلەکانی داهاتوو و نەوەکانی داهاتوو. ڕۆژە ئاڵای کوردستان چونکە ئەس بێ ڕۆژێک ئەس خۆ gelek pîroz bînim bû çi çünkü ala mil bi milê zimanan bîte pênosek bû çi bû her netewayekî heker me ziman û ala nebît kewta we millete çabûnîne madem nasnameye madem pênoseye bûme herkes serşanê me em ve ala gelek biparêzin. Ez gelek xoşhalim Evrokan beşdarî Roja Alaya Kurdistanê da kirî û ser her Kurdekî pêtiviya her cihekê dunyayê bîtin pişikdariye û rezil alaya xwe bigirîtin û çûnka berhemê xwîna şehîd ye.